درباره وی مشاره بن پیکرنا مافن مروو به سروجهکرنا هاولاتیان لعراق لسردم صدام حسین شناوچوی و پشتی صدام حسینی دما 20 سال حکم رانیا پشتی صدامی حتی نها کو بر پیکرنا مافن مروو لعراق روش بروش زیده تردبه من میوانداریا برایس عبدالله الذبان شروعکار سیاسی لان باره کریه برایس الذبان شب باش تو بخیرات بەڕێز عەبدوڵڵا سپاس کە لەگەڵ کوردستان 24 سەبارەت بە ئەڕۆژی مافەکانی مرۆڤ لە عێراق لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ئامارەکان و هەروەها ڕاپۆرتانەی کە ناوەندە نێودەوڵەتیەکان بڵاوی دەکەنەوە ئاماری زۆر مەترسیدارن بۆچی عێراق بەم دۆخە ئێستا گەیشتووە هۆکارەکانی چییە؟ بەڵێ لە دەستێک سڵاو لە ئێوە شەوی ئێوە باش شەوی بینەرە بە ڕێزەکانتان باش هەڵبەتە دوای جەنگی 2003 خەڵکی عێراق بەدەست چەندین ململانێ و ناکۆکی و پێشێلکاری گەورەی بەرامبەر بە مافەکانی مرۆڤەوە ناڵاندی هەموو ئەمانە هۆکاریان ئەو جەنگانە بوون کە ماوەی 20 ساڵی ڕابردوو عێراق بەدەستیەوە ناڵاندی ئەمە وای کرد کە واقعی مافی مرۆڤ لە عێراق ڕۆباڕۆی چەندین پێشێلکاری ببێتەوە هەروەها یاساکانی مافی مرۆڤ لەلایەن حکوومەتە یەک بە دوایەکەکانی عێراق پێشێل کراون بە هۆکاری ئەو هەموو جەنگانە بەدڵنیاییەوە مافی مرۆڤ لە عێراق زۆر لە زۆرێک لە دەستەبەری و پارێزگاریەکان بێسەر و بێبەشە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا تەنانەت دامەزراوەی یاسایی و جێبەجێکار و یاسادانان و تەنەن دادوەریش نەیانتوانیوە لە ئاست پێویستدا بن بەرامبەر بە دۆسیەکانی مافی مرۆڤ و هەروەها سەبارەت بەوانەی کە تا ئێستا بێسەر و شوێن بوونە چەندین ڕێکخراوی تایبەت بە مافی مرۆڤ هەن کە ئاماژە بە باس لە نزیکەی 34,000 کەسی بێسەر و شوێن لە عێراق دەکەن لە ماوەی ئەو 20 ساڵەدا ئەمانەش ئاماری مەترسیدارن هەروەها جگە لەمانە چەندین ئاماری دیکەش هەن کە بەڵام لەگەڵ ئەوەشدا چەند ئامارێکی دیکەمان هەن کە ئاماری ڕفێنراوانن ئەمانە سەروی دەیان هەزار کەسە ئامارەکان زۆر لەوە زیاتریشن هەمویان تۆمار نەکراون بۆیە دۆسیەی مافی مرۆڤ لە عێراق لە ڕەوشێکی زۆر خەتەرناک مادەم وەسایە جوواکان نێودەوڵەتیشی vê حەقیقەتێ دزانیتن بۆچی vêyekê ji serkirde û lehenên siyasiyên Iraqê qebûl diketin di demekê da ku serê ziman û binê zimanê civaka nêvdewletî civaka pêşkeftiya cîhanî parastina mafê mirov e بەڵێ بەدڵنیاییەوە من لەو باوەڕەدام کۆمەڵگەی نێودەوڵاتی یاخۆت ڕێکخراوە نێودەوڵاتیەکان یانیش لایەنە پەیوەندیدارەکان بەگشتی هەموویان لەگەڵ گوتەکانیان وەکو ئەو کردەوەکانیان نییە ئەوان مامەڵە لە کاتێکدا لەگەڵ دۆستەکانی مافی مرۆڤ دەکەن لە هەمان کاتدا هاوپەیمانێتیان لەگەڵ ئەو گروپانە هەیە کە پێشێلی مافەکانی مرۆڤ دەکەن ئەوەی کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ڕوویداوە هەروەها بینیمان لە ساڵانی ڕابردا لە ساڵی 2003 هەر ئەو کۆمەڵگەی نێودەوڵەتیە بوو کە ڕۆلی خۆی بەشان و شەوکەتی خۆی هەڵداگوت لە شکست لە ڕوخاندنی ڕژێم بەڵام لەگەڵ ئەوەشدا نەیانتوانیوە ئەوە جێبەجێ بکەن لە دۆسیەی مافی مرۆڤ کە پێویستە بکرێت. دوای 20 ساڵ کۆمیسارەیە باڵای نەتەوەی گرتوەکان بۆ مافەکانی مرۆڤ دۆسیەک هەڵدەداتەوە کە
پەیوەندی بە ڕژێمی ڕووخاوی پێشووی عێراقەوە هەیە هەڵدانەوەی ئەم دۆسیانە چەندە گرنگە بۆی چەندین دۆسی دیکەی پێشلکاریەکانی مافی مرۆڤ دۆسی بێسەر و شوێنبوانی دوای ڕژیمی پێشووی عێراقیش بخرێتە بەرباست و جارێکی دیکەی کۆمەڵگەی نێودەوڵەتیش ئاوەڕ لەم دۆسیانە بداتەوە. باڵێ گەڕانەوە بۆ دۆسیەکانی پێشلکاریەکانی مافی مرۆڤ کە ڕژێمی پێشوو ئەنجامی داون پێویست دەبێت ببێتە پندێک بۆ هەموو حکوومەتەکانی داهاتوو ئێستا بۆ پارێزگاریکردن لە مافەکانی مرۆڤ داکۆکیکردن لە مافەکانیان حکوومەتەکانی ئێستا گوتەیەک قسەیەک دەکەن و لە ڕفتاردا شتێکی دیکە ئەنجام دەدەن واتە گوتە و ڕفتاریان یەکریە لە ماوە 20 ساڵی ڕابردوودا بینیمان کە چەندین یاسا پێشێلکران بەرامبەر بە دۆسیەی مافی مرۆڤ و هەروەها لەوانەش ئازادی ڕادەربڕین و ئازادی خۆپشاندان و هەروەها بینیمان کاچی لە ساڵی 2019 بەرامبەر بە تشرینیەکان کرا کە حکوومەتەکە عادل عەبدولمەهدی چەندین بوونە هۆی کوژران و گیان لە دەستدانی چەندین خۆپشاندەر بۆیە دەڵێم لە حکوومەتەکانی 20 ساڵی ڕابردوودا هیچ جدیەتێکیان نەبووە بۆ ڕێزگرتن لە بنەماکانی مافی مرۆڤ هەرچەند چەندین بنەمای نێودەوڵەتی هەم بەڵام عێراق زۆر مجاملە لەبارەی ئەو بابەتە لەگەڵ کۆمەڵگە نێودەوڵەتیدا دەکات لە کاتێکدا واقعەکە شتێکی دیکەیە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ئەوان بە هیچ شێوەیەک پابەندی ئەو گوتانە نەبووینە کە دەربارەی دۆسیە مافی مرۆڤ کردویانە. تدبێژی و ئاخفتن و کریارێن ژواکان نێودەوڵەتی ڕێکخراوێن مافی مرۆڤ لەسەر ئاسی جیهانی وەکو یەکنینە کەواتە چارەسەر چیە چ بێتەکردن ji بۆ vê çendێک و binpêkirina mafê mirovan li Iraqê eger nemînîtîş lê kêm bibîtin. باڵێ من لەو باوەڕەدام کۆمەڵگەی نێودەوڵەتی دەسەڵاتی تەواوی هەیە بۆ بەکارهێنانی ئەو دەسەڵاتانە بۆ ئەوەی فشار لە حکوومەتی عێراق بکات کە ڕێز لە بنەماکانی مافی مرۆڤ بگرێت و لێرەدا چەندین شێواز هەن دەتوان لە ڕێگەیەوە پارێزگاری لە مافەکانی مرۆڤ بکەن ڕێکخراوە ناوخۆیی نێودەوڵەتیەکان هەموو هەوڵەکانی خۆیان خستۆتە گەڕ لەوبارەیەوە بەڵام ئەم کارە پێویستی بە هۆشیارکردنەوەی کۆمەلگاکان هەیە لە ناو پارێزگاکانی عێراق و پێویستە خەڵکی ئاگادار بکرێتەوە بەڵام ئەو کارە پێویستە لە ڕووی جێبەجێکردنەوە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن حکوومەتەکانەوە ئەنجام بدرێت چونکە ئەمە کاری ئەوانە و دەسەڵاتی ئەوانە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەوڵ دەدەن کار لەسەر ئەوەش دەکەن کە خەڵکی هۆشیار بکەنەوە ئەو کەسانەی کە بەرپرسن یاخود سیاسەتمەداران سەرکردەکانی ڕا هەوڵی خۆیان لە هەوڵەکانیان سڵیان نەکردێتەوە باش بووینە لە هۆشیارکردنەوەی سەرکردەکان لەبارەی دۆسیە عێراق بەڵام ئەکەم تەرخەمیەکە لە جێبەجێکردندا. باشە بەرز عەبدوڵڵا ئەذبان شوڤەکاری سیاسی لە ئەنبارەت گەرمەوەی گەلێک سوپاس. زۆر سپاس.